من شتەکە لە خۆم ڕوویدا لەگەر ئافرەتێکە چوون بۆ داخوازی پێشتر ئیتفاقمان کرد بوو گوتی لەسەر جاری یەکەم گوتی لەسەر حەجێک، دوای گوتی لەسەر قورئان، جای دوای گوتی لەسەر عومرەیەک. ئێمە کێشەمان نەبوو، گوتی هیچم لێت ناوێت. گوتم کەی هەم بوو بە چاوان چەندی بتوانم توانای من هەبێ بۆتی یەکەم. اتفاق لەمارەکردنا گوتی عادەت تەقاری دوا لە بە قسەی خەڵکەوانە شتێکم بۆ من چەندێک 100 مسقال 125 مسقال یاڵا پاشەچی پێشەچی ئیتر لەسەر وەرقەمان نووسی 125 ئەمە بەس حبر على الوەرق. دوایەوەی 3 مانگ 4 مانگ هات ئێرەوی قامەی وەرگرت و سەفەریش کردو من مفاجام بۆی کرد. گوتم با مفاجأ بێ بڕاتە سەردانی باوکو کە سوکاری بکات نقەیسە کات مادەمی قامەی وەرگرتووە من ساحێبیشم ناتوانم. ئیتر لەوێ گوتیان تا زێڕی بۆ نەکەی ئێمە ناینێرینەوە. تەمەن هەر خۆی بوو کەستر نەبوو، بەڵام خستێ ملی ئەوانی کە گوتی خزم و کەسم. هەستم ڕۆیشتمەوە پێشەچی 25 مسقال بۆیم کرد هاتینەوە دیسان کێشەیتر زۆر دروست بوو. ئێستا لە سەروبەری جیابوونەوەینە ئەجە بۆیە کێشەکەم نامەوێت زیاتر باسیکەم لەوانەیە پریڤات بێ کێشەی خێزانی حەز ناکەم. بەس خۆبانگیان یەک شتێکت پێ بڵم برای شیرین، طبعا ئەمە غەڵەتەکە غەڵەتی خۆت بووە. سەرەتا وتۆتی حەجێ، دوای وتۆتی عومرێ، دوای وتۆتی هەر شتێکدانی، دوایی لە کاتی مارەبڕینا جەنابەت 100 مسقال ئاڵتوونت داناوە. ئەمە حیبر على الورق نییە قوربانگیان، ئەمە عەقدێکە، ئەمە پەیمانێکە لە بینی تۆ ئەم ژنەیە و حەقی ئەم ئافرەتەیە لەو کاتەیە مادام ئەو مامۆستایە ئەو حاکمی کە مەراسیمی مارەبڕینەکەی بۆ ئێوە کردەوە ناوی 100 مسقاڵی هێناوە، ئەم 100 مسقاڵە حەقی ئەو ئافرەتەیە کەواتە یەکەم تاوانی جەنابتە، چۆن بڵێ دڵپاکی جەنابتی قۆسۆتەوە یان ئافرەتەکە بە شێوازێکی تر یەکدانەوەی بۆ بابەتەکە کردووە هەتا تۆ ڕازیکە و 100 مسقاڵی بۆ بنووسی. ئەگینا تۆ ئەبوایە لەو کاتەیە بکە من 100 مسقال نانووسم قوربانگیان، هیچ نەبێت 19 مسقال بنووسم. من بەوە هەر خەڵەتە مامۆستا هەموو اتفاقێکمان کرد بوو گوتی بەس لەبە قسەی خەڵک باس 100 مسقال بنووسین با 25 بنووسین خەیچەکە قوربانگیان ژن بۆ خۆتە، یعنی بۆ خەڵکی نایەنی قسەی خەڵک چییە؟ قسەی خەڵک من وە ئەزانم بۆ ئاگرە ئەگەر تۆ دوای قسەی خەڵک بکەی هەبێ نەیتە دەرەوە یان هاتیتە دەرەوە نەڕۆیتەوە ماڵەوە تێگەی یا کە ژنت هێنا گۆڕاگرە نەیتە ناو خەڵکەوە یا لە ناو خەڵکەوە نەڕۆیتەوە ماڵەوە. ئەگەر بە قسەی خەڵک بێ قوربانگیان نابێ ئێمە سەر لە ماڵەوە دەرکەیت، تۆ نابێ لەبەر خەڵک بکەیت. ئەم ئیشا جەنابەت هەر خۆت بە غەڵەت هێناوتە، بەڵام ئیتر لەڕووی شەرعەوە 100 مسقالت بۆی داناوە ئەبێ 100 مسقالەکەی بۆی بکەیت. دەست خۆش جزاک الله خێرە. من هەر ئەوەندە دەڵێم کەسێک بێتە ژیانم دەمەوێت لە خوا نزیک کاتەوە نامێت لە خوام دوور کاتەوە. ئیترەوە کێشەی سەرچی بوو لێوەنێوان من و ئەو ئێستاش معلق ماوەتەوە زای بەکوێنە دوعای خێرمان لێ بکە سکەیەکی داوە بکە ڕێگارمان یارمەتیدا. وەڵا قوربانگیان با من یەک شتێکەی هەر بۆتانی باس کەم، یعنی ئەبێ پیا و هەوڵدا ژنەکەی چاکات. عادەتەن ژن لەسەر دینی پیاوەکەیەتی بە حکمی ئەوەی ئافرەت زیاتر عەتف و سۆز و خۆشەویستی زاڵە بەسەریا و پیاویش زیاتر منطق و عەقڵ و زیاتر یعنی بەوانە بیر ئەکاتەوە. یعنی ئیسا خەڵکێکە بۆ من ئاگاداری خەڵکێکە باشە ئیلتیزامی مزگەوتی هەبووە، ئیلتیزامی ڕیش و قورئان خوێندن و حەج و عومرەی هەبوو، چووە داوای ئافرەتێکی سفور. باشە وتی من هەوڵە دەم عومرەیەکی پێ بکەم و بیکەمە حیجاب و دوایەوە وردە یکەم بە ئەهلی قورئان و ئەمانە. وەڵا کاکە ئەوەنە هەوڵیدا لەگەڵ یائیتر ڕیشەکەی کردە سەکسوکە و مزگەوتیشی نەما و عومرەشی نەما و ئێسا کابرا بۆ خۆی ئەفەنی لەگەڵ یا ئەسوڕێتەوە دەست ئەکەنە ناو دەست یەکەوە و هەر ڕۆژە لە شوێنێ یەکەی. کەواتە ئەگەر تۆ یعنی بتەوێ ژن بتگۆڕێت ئەتگۆڕێ بۆ عەقیدە و مەنهەجەی خۆی هەیەتی. دایما من ئەو نەسیحەتەم هەیە تر ئەمە قەناعەتی خۆمە، پیاوی دیندار ئەبێ هەوڵدا ئافرەتێکی دیندار بێنێت. قوربانگیان زۆر زەحمەت پێشتر مانگی جارێک دوو مانگ جار سێ مانگ جارێ ختمی قورئانێک بەکرد، بەڵام لەو کاتی هاتە ژیانی من وردە دوورکەوتنەوەم ماڵی. با من یەک سێکە قوربانگیان تۆ زۆر زەحمەتە قەناعەت بە ئافرەتێکی سفور بکەی ببێ بە حیجاب. بەڕاستی قورسە، یعنی قورسیەکەی نازانم ئەم زەویە چەندە قورسە گۆڕینی ئافرەتێکی سفور باشە لەو ڕوتیەوە لەو کە چۆن بۆ نمونە ئەو حڕیەتی کە هەی بووە بۆی کە ببێتە ئافرەتێکی باڵاپۆش و ئیلتیزامی هەبێ بە مەجلێکی حیشمەتەوە زۆر زەحمەتە. باوەڕت هەبێ لەم ئەرزە قورسرەکە هەڵی بیت. بۆیە بتەوێت تۆ قەناعەت بە ئافرەتێ بکەی برۆ هەڵمەگرێ و قەناعەت بە ئافرەتێ بکەی ئابا و جلوبەرگی شەرعی بپۆشێت لە چێوە لە پانتۆڵ و لە سێچارەک و لە تیشێت و
لە گەڕان و لە حەفلەوە ئەمە زۆر قورسە قەناعەتت هەبێ زۆر قورسە جا ئەم هیدایەتە ئەبێ خوا بیدا جا ئەگەر خوا نەیدا تێگەی تۆ بەس قسەت هەیە قسە ئەەکەی ژنەکە وا بکە باشە بەسەرچاو تا ئەدواتە بازار تا ئەدواتە حەفلە تا وردە یەک دوو وڵاتت پێکا و یەک دوو سەفرت پێکا و یەک دوو ماڵ و عایلت پێکا وەڵا خۆتیش لەو سەرەوە دەست لە بن هەمانەکەەوە دەرەچێت کاتێکە زانی ئەوە نازانی بە سەکسوکەیەک و بە جگەرەیەک و بە نێرگەلەیەکەوە دانیشتویتە ئەوە چییە وەڵا کەوتیتە سەر کۆشی ئەو ژنە هەرە وەڵا مامۆستا جان چۆن بتوانم پەیوەندی بکەم تۆزێک لە کێشەکە لە ڕووی شەرعەوە نامەیە ئەگەر تاوانبار بم نامەیە تاوانەکە گوناحەکە لەسەر خۆم بمینێ ئەگەر خدا شەڕی خوا چی داناوە من ئەوە ئاکەم لەوە شەرعی خوای پەروەردگار ئەوەیە قوربانگیان ئەگەر ئافرەتەکە خولع بکات خولع ئەوەیە ئافرەتێکە یعنی خۆی لە پیاوەکەی بێزارە ڕازی نیە بە ژیانی پیاوە ئەوێ خولع بکات واتە لە حەق و مافی خۆی خۆشە بێت بەبێ مقابل دەرەچێتە دەرەوە بەبێ حەق و ماف دەرەچێتە دەرەوە کاتا توانێت تەلاقەکانی خۆی بکڕێتەوە بەڵام ئەگەر خۆ تەلاقی بیت ئاشە قوربانگیان خۆ تەلاقی بیت خۆ دەی بێزار بیت و تەلاقی بیت ئەو کاتە هەموو مافەکەی ئەکەوێت 100 مسقاڵی ئاڵتونەی ماریە هەمووی ئەکەوێەوە هەر ئاڵتونێکی شت بۆ کردووە وەکو خۆی وەکو مافی خۆی یعنی وەکوانی کە پێڵێن پێشەکی ئەو هەمووی خۆیت کێشەمانی لەوە ئینشاءالله خواچی داناوە حتمما ئینشاءالله جێبەجێیەکەین بەس من لەوەیە لە جیابوونەوەیە ئایا من چەند خاڵێک ئەو خاڵانێکە تێدابی حەقی ئەوم هەیە جیابم وایە حەقی ئەوم نییە چون ناکرێم لە ئافرەتێک لە خۆمەوە تەلاق دەم و لە ژیانی من دەرچێ ئەگەر بێت و چێ شتێکی بۆم لێن ئەگەر بێت و شتێکی و چوچی بەدڵی طبعاً ئەوانە نابێتە سێکە قوربانگیان لە ژیانی خێزانیە شت هەتا نەگاتە مریشکە ڕەشەت جایز نییە ژن تەلاق بیت و ژن و پیاو لەیەکتری جیابێتەوە تەنانەت ئەگەر پیاویەک سەیریکە ئەوەنە هەڕەشەکە گەورەیە ئەگەر پیاویەک بە ئەنقەس ئافرەتێ تەلاق بات بزانە خوای گەورە بەهەشتی لێ حرام کردو یان ئافرەتێ بەبێ هۆکار لە پیاوەکەی جیابێتەوە بە هەمان شێوە من هەر یەک نمونە باسەکەم یەک نمونە بمورە درێژشم حەز ناکەم بەڕاستی ئەو کێش خێزانی جەنابەت لێرە باسیکەی من حەز ناکەم بەڕاستی ئەگەر کرا قەیچێکە ڕۆژێت توانیمان بەیەکەوە قسە ئەکەین نامەیەکم بۆ بەدڵ